ئێمە وەکو بەرەی نیشتیمان دژی داگیرکاری لە ئاستی گەرمیان بەنیاز بووین ڕۆژی پێنجشەممە واتە ئەمڕۆ کاتژمێر 5 ئێوارە لە پارکی شەهید لەیلا قاسم گرتبوونەوەیەکی ناڕەزایی ئەنجام بدەین دژی هێرشی سەر کوردانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و سوتاندنی دەغڵودانی جوتیاران و داگیرکاریەکانی ڕژێمی داگیرکەری تورکیا. دیارە ئێمە بۆ ئەو مەبەستە دوێنێ سەردانی هەریەک لە قایمقامەتی قەزای کەلار و بەشی پۆلیسی کەلار و یاریدەدەرێتی ئاسایشی کەلارمان کرد. دیارە لاریان نەبوو، تەنها بەڕێز بەڕێوەبەری یاریدەدەرێتی ئاسایشی کەلار وتی تێبینیم هەیە لەسەر ناوەڕۆکی بەیاننامەکە بیگۆڕین. ئێمەش بەیاننامەکەمان گۆڕی، تەنانەت یەک وشەی تورکیاشی تیانەیە، بەڵام لە زیاتر ئەوان باسییان لەوە کرد زۆر تەرکیز کراوەتە سەر تورکیا، بە کەمی باسی خاڵەکانی ترکراوە، بۆیە ئێمە ئەوەمانە گۆڕی. بەڵام ئەم بەیانوە ئەوانیش وەکو ئەڵێن وەکو خۆمان ئێمە دەستگایەکین لە سەرەوەی خۆمانەوە ئەمرمان پێکرێن ناتوانین، ینی بۆیە هەندێک جار ڕێگریەکەن ناتوانن مۆڵەت بدەن لەبەر ئەو هۆکارانەیە. بەڵام ئەم بەیانیشە دیسان ڕۆیشتنەوە بەیاننامەکەمان بردەوە بە شێوازێکی تر، بەڵام لەسەر بڕیاری بەڕێوەبەرایەتی ئاسایشی گەرمیان و خودی بەڕێوەبەری ئاسایشی گەرمیان وتی بە هیچ شێوەیە نابێ ڕێگە بدرێت بە ئەنجامدانی ئەم گردبوونەوەیە. دیارە بیانۆکانیانیش بۆ ئەوە ئەڵێن دۆخەکە ئالۆزە، هەندێک گرژی و ئالۆزی هەیە لە نێوان لایەنەکانە بۆی خەڵکێک نەیخۆزێتەوە، لەبەر ئەو هۆکارانە ڕێگریان لێکرد. ئێمە وەکو بەرەی نیشتیمان بڵێم ئەمەیەکی یەکەمین چالاکیمانە کە داوای مۆڵەت بکەین و ئەوان ڕێگریان کرد، هەرچەندە ئێمە دوێنێش خۆیان وتیان ئێمە هیچ هەر گروپ و ڕێکخراوێک بێت بۆ وەرگرتنی مۆڵەت لاریمان نییە. لەوەشە هەندێک تێبوونیان هەبوو لەسەر هەندێک لایەنی سیاسی ناو بەرەکە، بەڵام ئێمە ئەوەمان پێیان ڕاگەاند کە ئەم بەرەی نیشتیمان بەرەیەکی فرە ڕەنگە لە هەموو لایەنەکان پێکاتوە. تەرکیزکراوەوە لەسەر تەفگەری ئازادیە گەرامەژە بۆ بدەیت. بەڵێ بەتەکید وەکو لایەنێک وەکو تەفگەری ئازادی، بەڵام ئێمە ئەوەمان پێیان ڕاگەاند کە تەنها تەفگەریش وەکو ئێمە چۆن ئەندامێکین لە بەرەیە ئەوانیش ئەندامن.